ڕاوەستم شودەر یابن تم پێم وایە ئەو تەڵەبانەی ئەوڕۆ لێرەنا هەمووی تەڵەبەی وەرزشینە، تەڵەبەی چاڵاکن، تەڵەبەی چوستن، بە قووەتن، بەهێزن. حاضر دەبی ئەحمای دەکەی لەگەر مامۆستا سەرداری. مامۆستا سەردار چی پێگوتی ئەوەی دەکەی. بردنەوە دۆڕان مهم نییە، گریک بەشداریکردنە. لەکنە من چ تەڵەبەک بەهێمنی بەسەر خۆیی غار بدا و پابەندی یاسا و ڕێنمایەکان بی ئەو تەڵەبەیە براوێ. ئەنی پێشە خۆت کەس خۆی لە کەس نادا، کەسێک بەرت داتەوە دەردەکەی. یانی خۆشەویست، مامۆستایانی بەڕێز، زۆر خۆشحاڵم لێرە دەتان بینم. بە ناوی قوتابخانەی بانی ناحکومی دەستخۆشێکی تەواو لەسەر زەم قوتابیانی بەشداربوو دەکەین. بەڕاستی ئەنگۆ سەلماندتان کە قوتابی ئازان، قوتابی چاڵاکن و قوتابی وەرشەوانن. زۆر سوپاستان دەکەم، سوپاسی دەستەی مامۆستایان دەکەم، سوپاسی مامۆستا عەبدوڵڵای دەکەم. بەڕاستی ئەرچی کێشە و پیرۆزبایی لە هەر هەمووتان دەکەم. وەکو لە قوتابخانەش ئاماژەم پێدا هەمووتان براوەنە. ئەوەی بەشداری کردیە لەو ماراسۆنا چ یەکەمە چ ئاخیرە هەر هەمووتان براوەنە و دەستخۆشی لەو قوتابیانە دەکەم کە توانای جستەییان زیاتر خۆ بەرەو پێش بردیە، توانیان لێ ئامانجیمە لە دروستکردنی ئەو ماراسۆنەی ئەوەیە بەنگۆ بڵێن خواردنی خراپ مەخۆ، خواردنی باش بخۆ، تاخیر مەخەوە، زوو بخەوە، لە تەکنەلۆژیا دوورکەوە. دووبارە دەستخۆشیتانی دەکەم بۆ دەمەوێت ئەوەشتان پێ بڵێم کە قوتابخانەی بان وەک نەریتی خۆی هەمیشە و هەردەم لە ئامادەباشیە و لە بیرکردنەوەی لۆ ڕێخستنی چاڵاکی ناوازە، چاڵاکی جوان، شایستە بەنگۆ. و لێرەوەش پێتان دەڵێن شەممەی داهاتوو دەی 2024 سعات 2 نیوەڕۆ لە ناو فاملی مۆڵ چاڵاکێکی زۆر ناوازەمان هەیە، چاڵاکی هونەری و کولتوری کاری دەستی خواردنی کوردەواری. و دەمەوێتن هەمووتان لەو چاڵاکیەش کو ئەوڕۆ بە گروکینەکی بەهێز بەشداریتان کرد. هیوادارم ڕۆژی شەممەش بەشداری ئەو چاڵاکی بکەن. دووبارە دەستخۆشیتانی دەکەم، زۆر سوپاستان دەکەم هەربژین. ئێستاش بە شانازیەوە ڕێزەنان دەبەخشینە مامۆستا عەبدوڵڵای. چەپڵەکی قایم لە بە مامۆستا عەبدوڵڵای. مامۆستا عەبدوڵڵای ئەزیەتمان دێت.
زۆر سپاس دەستەکانت خۆش بیت هەربژیت بە شانازیەوە بڕوانامەی ڕێزلێنان پێشکەش بە مامۆستا هێمن ئەسکەندەر دەکەین مامۆستا هێمن گیان دەستان خۆش هەربژین شایانی زیاترن زۆر سپاستان دەکەین هەربژیت مامۆستا گیان یەکەم و دووەمی سێمی کوڕەکان دیاری دەکەین باشە یەکەم قوتابی بە چەپڵەکانتان پێشوازی لێ بکەن دیار هیوا ئەفەرین دیار لەسەرکەوە دیار ئافەرین پیرۆزە دیار دوبارە چەپڵەکان دیار لێدەن ئافەرین قوتابی دووەم مەزن هێمن چەپڵەی بۆ لێدەن ئافەرین مەزن پیرۆزە کاکە مەزن هەربژیت پیرۆزە کاسەکەش دووبارە بە چەپڵەکانتان لە کاکە مەزن دەی قوتابیان لەگەڵمان بن ئەو قوتابی بە سێم دەستوە محەممەد عیسا پیرۆزە هەربژیت تەندروستیت کۆ باشە ها گوڵێ من بەرکەوتوو بن Hi, I'm a student from Bands Private School. My name is Sidra. I'm grade 7A. So today with our school, they decided to do a marathon about who is the fastest runner in our school. And it was like we saw who was the first, who was the second, who was the third. And we're so happy for them that they have a string that they can do that. And today we had a lot of fun. And I'm so happy that our school actually does a lot of activities for us so that we will have more fun. And that's all. Thank you very much. سڵاو من قوتابی هاوین ئەوڕۆ بەشداریمان کرد لە مارەسۆنی قوتابخانەی بان زۆر چێژ بەخش بوو وە کۆمەڵێک قوتابی بەشداریان لەو مارەثۆنی قوتابخانە کرد و یەکەم و دووەم و سێیەمان هەڵبژار و زۆر دڵخۆش بوون کە برادەرەکانمان بردیانەوە یەکەم بوون. سڵاو من قوتابی دیار هیوا پۆلینۆی ئەی لە قوتابخانەی بەشداری ماراسۆنم کرد و خۆشحاڵ بووم کە پلە یەکەم بەدەستێنم. پیرۆزە سۆمان هەربژیت پیرۆزە کچی من هەربژیت پیرۆزە دووبارە قوتابی لاڤا ئافەرین پیرۆزە بەرکەوتوو بیت هەربژیت جەناوە دووبارە چەپڵەی بۆ لێدەن پیرۆزە لاو ئەو واستەنیە پیرۆزە ژەنی جان هەربژیت پیرۆزە گوڵی من هەربژیت وەکو قوتابخانەی بانی ناحکومی بەپێی ساڵنامەی خوێندن ئەو ڕۆماندانە وەکو ماراسۆن بۆ قوتابیان لە پۆلی پێنجەم تاکو دەیەم پێمان وایە وەرزش بەشێکی زۆر گرینگە لە پرۆسەی پەروەردە تەنیا ناو کلاس نییە پێم وایە لەو شوێنانەیە کە قوتابی تێیدا گەشە دەکات قوتابی تێدا سوود دەبینی ئەمڕۆ بەشداری 137 قوتابی ماراسۆنمان ئەنجامدا لە ئەنجامدا بەڕاستی قوتابیان زۆر دڵیان خۆش بوو کە کەشێکی نوێیان دیت پێم وایە بەهێزێکی نوێەوە بە گرۆتینێکی نوێوە دەگەڕێنەوە ناو کلاسەکانی خۆن. ئەمڕۆ لە قوتابخانەی بانەوە بەشداری چالاکیەکمان کرد چالاکی ماراسۆن قوتابیەکان چێژێکی زۆریان وەرگرت و ئاماژمانەوەی کە قوتابیەکانمان دڵخۆشکەین و لە ئەنی وەرزشیشیان پەرە پێبوون دەستان خۆش. Hello guys, my name is Mawa. Today we had a marathon at our school. It was really fun. I really enjoyed it. Thank you. ئەو ڕۆژشەممە چاڵاکێکی گەورەمان ئەنجامدا بۆ قوتابیانی پۆلی پێنج تا پۆلی دە چاڵاکی ماراسۆن بوو لە پارسانی عەبدوڕەحمان نیەت و ئارەزوی ئێمە دڵخۆشکردنی قوتابیەکانە الحەمدوللا ئەوڕۆ کەشێکی زۆر خۆش بوو و قوتابیەکان براوەکان خەڵاتیان بەسەردا بەشکرا و هەموو قوتابیان توانیمان مەدالیای ڕێزلێنانیان پێ ببەخشین سوپاس بۆ هەموو ئەو مامۆستایانە لەگەڵمان بەشدار بوون الحەمدوللا چاڵاکێکە زۆر بەسەرکەوتووی ئەنجامرا و نیەتی ئێمە و عەزی ئێمە ئەوەیە کە قوتابیەکان ناو قوتابخانە و لە دەروی قوتابخانەش دڵخۆش بوون. اليوم قمنا بمسابقة في بارك سامي عبد الرحمن ماراثون لطلبة مدرسة بان الأهلية. الحمد لله جميع الطلبة كانوا مبسوطين وتمت الرحلة بنجاح والمسابقة بنجاح ونشكر جميع القائمين على هذه المسابقة. شكرا.
Today we have done a marathon to our students in Park Sami Abdurrahman, and we wanted our students to be happy, and alhamdulillah we successfully did it. موزیک خۆراکی ڕۆحە، وەرزش خۆراکی جەستەیە، ماتماتیک خۆراکی مێشکە. دیارە لە قوتابخانەی بان گرنگی بە هەموو بوارەکان دەبێت. ئەمڕۆژ گرنگی بە بواری وەرزشی درا. ئاماز لەو پێشبڕچەیە یەکەم و دووەم و سێم نەبوو. تەنها ئەوە بوو کە قوتابیان کەشێکی خۆش وەربگرن، ڕابێن لەوەی کە چۆن وەرزش دەکەن. ئەو هیوایی هەموو لایەک سەرکەوتوو بن. سوپاسانە. ئەمڕۆ لە قوتابخانەی بان تاڵاچێکمان ئەنجامدا، تاڵاچێکی زۆر چێژ بەخش بوو، بە هیوام سوودی لێ بن قوتابیەکان بە سەرکەوتویش ئەنجامدا. دەستان خۆش بوو. Hello, my name is Manasa Kamaran. Today, Bath School decided to take us to Park Sami Abdurrahman to do a marathon with grade 5 till 10. And I'm with my friend over here. Her name is Celia. Hello guys, my name is Celia, and we had a lot of fun. I really appreciate to have a chance to race with the other students from grade 5 to 10. And we had a lot of fun with all the teachers. Thank you.